مامۆستا گیان بەیانیت باش ئەی قوربانی ئەو دەنگت بێ مامۆستا 2 دقەی دیکە لە لای ماڵی جەنابت دەبین و دەگەین بە خزمەتت هەر بژی ڕەنگە هەرش دەنگێ مامۆستای گەلەکشوە بنیاسن لێ البەرنامەی نزیکتر دێ زێدەتر وی کەساتی بووە نزیکین دا زێدەتر خزمەتەوەی بزانین کات چ بوارێکیدا خزمەتە ملەتێ کورد کردیە گەلمەدا بن و بەرنامەی نزیکتر و هزار سەڵام وەرن جەماعەدا بچین من بژیل بین دەرگەی لێ بدین و تا دەرگە بکرمەوە یعنی باش چاوێتە مۆسیستی مامۆستا هەر بژی ئەم مەمنونێتینە تا دەرگە بوومە بەکری بەری ئەم دەرگەی لێ بدین مەمنونێتینە چاوێتە مۆسیستی هەر بژی ماشەڵڵا هەر بژی مامۆستا خزمەتە ئەژعالیە نویسینێ دەرهێنەریە شانۆڤانیە شعر و ئەکتەریە وەرگێڕانژی پشتی نازناوێ هونەرمەند چ نازناوێکی دی دیڤڕابێت و پشتینگە ناوێ مامۆستا من هەموو ئەو شتانەی هەمووی لە چوارچێوەیەکە کۆبێتەوە پێڵێن شانۆڤان دەفتە پەیڤەکە تایبەتە بەڕێ شانۆڤان ئەو پیتێکی تایبەتی کوردیە بەڵێ یعنی عەرەبی و ئەمانە نیانە زمانی کوردی زمانێکی هەرە دەوڵەمەنە لە دنیا مامۆستای چەند بەرهەم پێشکێشی ملەتێ کورد کرینە و بەرامبەریشدا ملەتێ عەرەبژی پڕاستیژی خزمەتەوانیژی کردیە پڕێکە هونەری 180 بەرهەمی هونەریم کردووە کە هەمووی نووسراوە زۆربەی دەلیلەکانی ئامادەیە و لە شانوە ئەمە 37ەمی شانویە هەر یەکەشتی نوێی تایە شێکسپیر یەکێکە لەوانەی 37 شانۆی نووسیوە و من چەند شانێکی شێکسپیرم کردووە بە کوردی و تەمسیرم کردووە لەوانە ئۆتێلۆ وی ستایلێ هۆسایە ڕێکوپێک یانژی جلێ کوردی تو هەلبژێری جلی کوردی هەم جۆری لەبەرکردن و هەم بەستنی شەدەی سەریا زامانەیە مشتی بێ ئەوی زانینی ئەوێ کە منە و جارە چوین لەگەڵ کاک غەزالی یادی بەخێر بۆ فیستیڤاڵێکان وتی بۆ جلی کوردی لەبەرکەین لەوێ سەرن ڕاکێشێ وتم باشە بۆ بەیانی کاک عەباسە زوو چوو بۆ بازار وتی وەرە ڕسمی تۆ حەشێکە بە قەرد یعنی دەمەتر گەورە زیاتر هەڵواسراوە لە کوردیەکە سەرنجی ڕاکێشان ملیۆنی ڕسم گیراوم گرانترین جل مامۆستای کڕیبەت چ جلێک بیە و حتەن و کەلدەفمە یانژی ئەمە شاڵی زاخۆ بوو لەو کاتا گرانترین جۆری شاڵ بوو تقریبا نرخەوێت چەندەی بی $1000 بوو پشت هەر زەڵامەکی سەرکەفتی ژنەکە سەرکەفتی و مازنە هیوەکی دوی ڕسمیدا دیار باشەت ماڵژی دە هەر مژیلی شول و نویسین و شانوێ یانژی کەش و هەوایەکی تایبەت ماڵ هەیەمە وڵای ئێستا دائیمی لە ماڵەوە بنا وەختی خۆی هەر خەریکی نووسین بوو بڵێن شەڕی عێراق و ئێران بوو بیرما ڕامان دەکردە ژێر زەمینەکەی ماڵ خۆشی لەوێش ئەوە نەبوو مەسەن من دوو منداڵم پێ بیارمەتۆکردە هەر خەریکی نووسین و هەرزان لەوێ نالی و خەونێکی هەرخەوانی هەر خەریکی ئەوە بوو وی تەمەنی هەمیە وەکی ئەم بژین قەت دڵپیسیەک ناوبینەوەدا چێبیە تایبەتی مامۆستا وەسا ناو بانک و ناو خەلکیدا بینیومە زۆر جار مەسە و کچە گەنجانە هەموو گێم باوەشی پێدا دەکەن ناچی دەکەن
دەڵم لە ئەخیرا هەر بۆ خۆمە هەبە تێگەشتنا درستە مشکلە نییە هەبە تێگەشتنا درستە اعتیادی لەلام مامۆستا چ تشتێکی دایکا دیواری دەفتە گەلک تایبەتە حتا نکەژیوە کلیک و هەف حەجێکردنە پێی بێ و بەردەوام هەستەکەم سۆزێکی زۆر گەورەتر لەوەی وەکو هاوسەرەکەیەتی لەگەڵما ئەنی کە نەخۆشکەوم ئەگری توی مەلک چ تایبەتمەندیەک بووە هەردووکە هەیە سلێمانی والله یەکەم جار کە هاوسەرگیریمان کرد لەوێ بووی و دهوکێت و چەند ساڵە ژیایی مامۆستا دهۆک چەند ساڵی لێبووین تقریبا 2 ساڵ و نیم زیاتر هاوینان دەچوونە دبۆک وەختی زستانیش لە شەقلاو بین لە حکمی وەزیفەکەی دهوکێت و فێری بادین نەبی گەل ژنێت بادینی بەس مناڵەکان بەس کچەکەم و کچە بچووکەکەم و کوڕەکەم بادینێکی زۆر زۆر باش دەزانم هەتا گۆرانی هونەرمەندەکانی بڵێ هینیان زۆر خۆشەویستینی زاخۆ و دهۆک و بلند ئیبراهیم و عەبدولقەهار زاخۆی عەبدولقەهار بە منداڵیش هەر زۆر معجب بوو باش مامۆستا زێدەتر چ تۆڕەت بێت وڵای لەسەر هەموو شتێک تووڕابێ بەس ئەوەیە ئەو زوو دڵی چاک دەبێ بەس من هەتا 2-3 ڕۆژ پستی چاوە ڕازیتی وەکەی تۆڕەت بێت وەڵایە گوێ نایەمێ خۆی ماتەکە جواب ناتەوە منەر قساکەم وەکی چ نەبوو بێ زێدەتر چ خواردنێکت گەلتە هۆری کاریە مەسەن وەکی دروستکردنە حازرکردنە خواردنی بەس بەیانیان حەزی لە هێنا پیاز و تەماتە ئەوە نیە سووردی تەماتە و ڕۆن بەڵێ سووری دەکاتەوە لە ڕۆنا و هێلکرد بێبەری تیژ بیبەری تیژش ئەم حەسکین دوو یادگاری یادەوەری یا ژیانەتە بزانین یادگاریەک گەلەکە خۆشە یادگاریەک ژی گەلەکیان نەخۆشە خۆشەکەیان شەوێک بوو لە ماڵەوە دانیشتە بووین سەعات 9 بوو برایەک تەلەفۆنی کرد بۆم وتی سبەینێ سەعات 10 جەنابی سەرۆک بارزانی لە سەرۆکایەتی هەرێم چاوەڕوانتە پێشوازیت لێگە بەیانی پێش وەخت خۆم حاضر کرد و ڕۆیشتم لەوێ سێرم کرد پێشوازیەکی تایبەتیان لێکردم شتی شێناوەتی با تاقیق کەمەوە خستی ئێرە منوان بزانی ئەو بە زەرد بوو ئەکرا بە ئێرە وتی کەواتە با مەداریەکەش تەجوبەکەین هێنای کردی بە سنگمەوە وتم خێرە ئەوە وتی ئەی تۆ نازانی بۆچی بان کرایی وتم نەوەڵڵا وتی ئەوە تۆ ئەمڕۆ تۆزێکی کە 2 دقەیتر جەنابی سەرۆک ئەو مەداریەکە بە بەرۆکتەوە 2 دقەی نەبرد وتیان فەرموو کە چوو تووشی جەنابی سەرۆک هاتم لەبەر دەرگاکە و ئەو پیاوە گەورەی چەند بوو گەورەتر بوو ئەیویست من پێشی خۆی باوتی ناڕمەوە سەیدا ببتم نەخێر حەدم نێت و سەرۆکی منی بێئەدەبی ناکەم ئێمە دەمێ بوو بیرمانەوە کردەوە ڕێژی نانێکی تایبەتی بۆ تۆ من شوتم وا هەستەکەم ئەمڕۆ ئەمرم سەر لە نوێ نووسراوەتەوە هەڵساوینەکان هێنا و بە مەراسیمێکی تایبەتی و کردی بێ خەمەوە و وێنەمانگرت و بۆ ناخۆشیش ئەو سەردەمە من مامۆسای پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بووم کە ڕۆیشتین لەو شوێنەوە کەچی بۆ پەیمانگا ئەو ڕێ گیرا بۆ لە خوارە پێشکەن بەڵام هەمووی زیر وەستا بوو سیخناخ بوو لە مرۆڤی کورد ژن و پیر و مناڵ و مناڵەکان هەموو سەیری چاویان مەکرد لە دەروان ئەڕۆن هەمووی برسی بوو هەموو تینویان بوو هەموو ئەترسان و نیانەزانی چییە بێت زانیم ئۆتمەوەتە ئەنفالە ئەمە ئەیانبەن بۆ دۆزەخەکەی بەعس ئەمە تاڵترین ڕۆژە چکم زانیم ئەوە کە ئەڕۆن نایەنەوە گەڕاینەوە پەیمانگا من نەمتوانی دەرز بڵێمەوە ئەو شەوە تۆپ بارانیش بوو دەستم مایە قەڵەمەکەم و کەوتمە نووسین هەر ئەو مەسوەدەیە بوو نالی و خەونێکی ئەرخەوانی ئیتر بەم حەسرەتەوە نووسین بە زبانێکە 2-3 جار کراوە بە عەرەبی
سێ ئامانج و پرۆژەیە دیارکرێت مامۆستای و حەست کرد جێبەجێ بکرد. یەکەم دەرهێنانی شانۆیی شێخ مححمودی قارەمان، دووهەمینی تەواوکردنی شانۆیی شارۆیەک لە بەهەشت. بجا وەختی تەخلاص ببووان ئەبەتە بگوتن مامۆستا. سێ کەساتی گەلک نزیکی مامۆستاینە. هونەرمەندی گەورە مامۆستا ئەرسەلان دەروێش، ڕۆژنامەنووسی بەتوانە مامۆستا فەرهاد. سێ خوارن دەف مامۆستای گەلت خۆش و تایبەتن حەسکت هەر سەر سفری هەبن. یەکەمینیان ئەوە دۆڵمەیە، دووهەمینی ئەگەر بتوانم بیخۆم سەر و پێەیە، سێهەمینی تێوشین واتە تشریب. سێ جەها زیبزی مامۆستا سەردەناوانات کرد. من گوڵانەچم بەڕێوەبەراتی شانۆ بۆ لای کاکیوە سوعات و زۆر حەز لە ناو بازارەکەم. من ناو بازارشی ئەوژی مادامە درستە. سێ ڕەفتار مامۆستا حەست کرد جیاناویدا نەبوانە. تووڕەبوون، هەستناسکی و سێهەمینیان وەختێتە هەستناسیەکە کە دڵتەنگە بم. ئەم مەمنونێتەینە مامۆستاتە هێلای ئەم نزیکتر ژیانەتە بزان. سپاسانەکەم گەورەتان کردم و ژامەوە مەمنونێتەین سەرچاوانم هاتن.